بەڕێز زامانشارکی ئەندامی پەرلەمانی عێراق سەبارەت بە ناردنی شایستەدارەکانی هەرێمی کوردستان لەگەڵمانە. بەڕێز زامان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ینی ئەو کۆبوونەوەی دوێ نەکرا و ئەو پەیامەی کە لەلایەن نوێنەرانی هەرێمی کوردستان و بە سەرپەرشتی سەرۆکوەزیرە مەسرور بارزانی کۆبوونەوەکە گەیەندرایە بەغدا تا چەندەوا لە بەغدا کات کە ئیتر پابند بێت بە ناردنی شایستەدارەکانی هەرێمی کوردستانەوە. ئێمە بدایە دەبی یەک شت ڕۆمکەینەوە بۆ خەڵکی خۆمان. هەر متەطەلباتێک لەلایەن حکوومەتی فیدرالیەوە داوا کرابێتن حکوومەتی هەرێمی کوردستان دابینی کردووە. هیچ شتێک نەماوە حکوومەتی هەرێم دابین نەکا تاکو ئەو مەشاکلانەی بە تایبەت مەشاکلی موچە لەلایەن حکوومەتی فیدرالیەوە چارەسەر بکرێتی. بەس ئەوەی ئێستا ئێمە دەیبینین بە هەموو شێوەیەکەوە حکوومەتی فیدرالی ناوێ موچە بنێرێتن و دەبێ ئەمە واقعیش بین لە شتێکە کە ئەمە تەنانەت سوچی محەممەد شاع سوودانی نییە بەڵکو چوارچەوەی هەماهەنگی بە تایبەتی شیعەکان زۆر بەجددی زەخت لە حکوومەتی سوودانی دەکەن و محاسبەیان دەکەن کە مشکیلەی موچەی بینی هەرێم و حکوومەتی فیدرالی چارەسەر نەکرێتن. زۆر باش ئەم ویستە ئەم خواستە لە چیەوە دێت؟ بۆچی نایانەوێ موچە و شایستەدارەکانی خەڵکی هەرێمی کوردستان بێت؟ تاکو ئەوەی من دەیبینم تاکو بتوانن زەختێکی دووەلی ینی زەختێک بێخنە سەر هەرێمی کوردستان تاکو لە زەختەکانی دووەلی شیعە بە تایبەتی ئەوانەی کە سەر بە جانبی ئیرانین زەختە دووەلەکانن لەسەر کەم بکرێتەوە بۆیە زەخت دەخنە سەر ئەو گشارانەی کە مجتەمەعی دووەلی بە حەقی دەزانێتن بۆ نمونە لەوانە مافەکانی هەرێمی کوردستان و مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەتی مافەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تاکو بتوانێتن موچە و مافەکانی تری خەڵک دابین بکاتن. ئەو زەختە دروست دەکەن تاکو زەختی دووەلی لە سەریان کەم بکرێتەوە بەپێی ئەو گۆڕانکاریە نوێنانەی لەو یەک دوو مانگەی ڕابردوو لە منتەقە دروست بووە و کە بەردەوامیشە و بەردەوام ئەم گۆڕانکاریانە بە شێوەیەکی لەو گۆڕانکاریانە تێنەگەشتووە کە لە ناوچەکەی ئاڕۆدەن ئەمەی کەیکا بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەمە زەرەرە تێگەیشتووە بەس سیاست حالەتێکی هەیە هەر کەسێک تاکو ئاخر لەحزە کارتەکانی دەستی خۆی بەکاردێنێتن تاکو ئەمەلێکی هەبێتن وەزعەکەی لێ تێک نەچێتن حتمما 180 ئەم دەتوانم بڵێن بە نسبە سەرەوەی 150 شیعەکان تێگەیشتون کە ئەگەر ئێوان بچوونی خۆیان لە ناو عێراقە نەگەڕن و مەشاکلەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان بە زووترین کات حەل نەکەن مەشاکلی زیاتریان بۆ دروست دەبێتن. باشە زەختێکی نێودەوڵەتی هەیە هەم بۆ هەناردەکردنەوەی و هەرێمی کوردستان هەم بۆی کە ڕێک بکەون ئەم فشار و زەختە نێودەوڵەتیانە بەغدا تێناگەێنێ لەوەی کە ئیتر کاتی ڕێکەوتن و کاتیەوەیە کە شایستەدارەکانی هەرێمی کوردستان بنێرێ. وەزعی اقتصادی عێراق لە حالەتێکدایە کە لەسەر با بڵێن لەسەر لێوی بەربوونەوەیەکی تەواوە و تێکچوونێکی تەواوە. یەک لە ڕێکارە ڕزگاربوونیان ئەوەیە کە خەتی نەفتی هەرێم بۆ تورکیا بکرێتەوە بۆیە هەر بۆ ئەمەش بەیانی لە جەلسەی بەیانی یەک لە فەقەرەکانەوەیە کە خوێندنەوەی دووەم بۆ تعدیلی قانونی موازنە بکرێتن و تاکو ئەم فەقرێش تعدیل بکرێت چونکە سەبەبی هەرە گەورەی یانیش هەنجەتی هەرە گەورەی حکوومەتی سوودانی و وەزارەتی نەفت و جەهەتەکانی سەر بە و مەلەفەن ئەوەیە کە لە موازنە دەبێت تعدیل بکرێتن و خەرجی دەرهێنانی نەفت لە $12 یان لە $6 بکرێ بە $16. بۆ ئەم خەتوەیەش ئەوەی من ئاگام لێبێ هەموو جەهەتەکان وعدیان داوە کە بەیانی خوێندنەوەی دووەم بۆ تعدیلی قانون بکرێتن و بە زووترین کاتیش لە خلالی ئەو هەفتەیە ئەگەر بتواندرێتن دەنگی لەسەر بێتن تاکو هەموار بکرێتەوە. پێتان وایە دەنگی لەسەر بدرێ و بە تاواتی هەموار بکرێتەوەی کێشێنە بێت چونکە ینی نەوتی هەرێمی کوردستان نە حکوومەتی فیدرالی خۆی سوودی لێوەرەگرێ بۆتە زەرەر بۆی نایفرۆشێ و نە ئەهێڵەی هەرێمی کوردستانی سوودی لێوە بکرێ و چی پێداوین بکات. ینی ویستێک هەیە لەمە تێگا کە ئەمە زەرەرە بۆ هەرێمی کوردستان ئەمە زەرەرە بۆ حکوومەتی عێراق خۆی پێشتر لە هەرێمی کوردستان. من دەتوانم یەک شت برێم لێرە
حکومەتی سوودانی بە هەموو قوتیەوە بە هەموو ئەو ئەندام پەرلەمانانەی کە سەر بە حکومەتی سوودان کە بەسەر محەممەد شاع سوودانین لەگەڵ ئەوەدان و جانبێکی زۆری شیعەکانیش لەگەڵ ئەوەدان کە ئەم قانونە تعدیل بکرێتەوە هەمار بکرێتەوە زۆر باشی شتێگەی چوونە کە ئەمە زەرەرە لە جانبێکی ترا یەک لە هەنجەتەکانی نەناردنی موچەی وەزارەتی مالیە ئەوەیە کە دەڵێ حکومەتی هەرێم تاکو ئێستا نەفتەکەی تەسلیم نەکردوانە ناردە لەو حالەتەیە ئەو نەفتە بەپێی قانونی موازنە دەبی بنێردرێتە تورکیا ئەو پارەی کە لەو ناردنی ئەو نەفتەی دێ داخلی خەزانەی عامی عراق بێتن بۆیە ئەوانیش یعنی گەشتۆنە حالەتێک کە ناتوانین تر هەنجەت بکرن بۆ مەسلەی موچە و چونکە ئەوە قانونەکە ئێستا لە پەرلەمانە لەسەر وان ڕاوەستەوە بەپێی معلوماتی منیش لە عوتلەی تەشریعی کۆبوونەوەی فراوان کراوە لەسەر ئەو مۆزوعە وعد و عودیش لە جهەتی شیعەکان وەرگیراوە کە بە زووترین کات ئەم قانونە خوێنەوەی دوین بۆ بکرێت و دەنگی لەسەر بدرێتن. باشە بە هەموارکردنەوە یاسای بودجە کێشەی بودجە چارەسەر بێت کاگەماچ. یەک لە ڕێخۆشکەرەکان دەبی کە هەنجەتەکانی حکومەتی فیدرالی نەهێنرێتن تاکو و کێشەی موچە حل بکرێتن کێشەی موچە بەپێی موازنە بێتن حل کراوە بەس ئەو زەختە سیاسیانەی کە ئێستا هەیە وای لێ کردووە کە عرقەلەی تێبخەن و تاخیری بکەن جانبی هەرێم هیچی نەما بۆی نەکردووە ئەو نقطەیە کە ماوە مەسلەی نەفتە ناردنی نەفتە ناردنەوەی نەفت بۆ دەرەوەیە ئەوەش بە تعدیلی قانون کەیەکلا بۆەوە هەنجەتێکی وایە نامینێ بەوازحی دەردەکەوێتن کە ئەوان زەختەکەیان سیاسیە زەختی سیاسیش قبول ناکرێ هەرێمی کوردستانیش لێرە و پاش ئەگەر بەردەوام بن ئێمەش وەکوەندام پەرلەمانەکانی هەرێمی کوردستان ئەگەر ئەو زەختە سیاسیە بەردەوام بێ ئەمەش ڕاوەستانی سیاسی خۆمان دەبێتن و ڕەتفعلێکمان دەبێت بۆ ئەو وەزع ئەمەش ناتوانین ئێستا بە تاکیدی بڵێن چۆن دەبێت چۆن نابێت تاکو ئەو هەفتەیە و هەفتەی داهاتوو تەواو دەبێت بزانن ئوموری جەلسەکان چۆن بەڕێوەچێتن و لەو کاترا و کوبوونانەوەی بینی وەفدی هەرێمی کوردستان و وەفدی حکوومەتی اتحادیش تەواو دەبن ئەلەو کاتە نتیجەیەکی وازحمان بۆ دەردەچێت ئەمە چ خەتۆیەک دەنین. باش کاگەمان پرسیارەکەوەیە ینی لە ئەگەری جێبەجێنەکردنی و خاڵانەی کە هەرێمی کوردستان بۆ بەغدای داناوە بۆی نردووە هەرێمی کوردستان ئەبێت چی بکات لە پرۆسی سیاسی عێراق کشێتەوە ئەمە بڕیارێکی حتمیە یاخود هەنگاوی دیکە هەیە بۆ فشارخستنە سەر عێراق و ناچارکردنی بەوەی کە ئیتر بێ موچە بنێرێ شایستەدارەکان بنێرێ. ئێمە با نەڵێن حکومەتی هەرێم چی دەکە با بڵێن چمان لە پێشە ئەوە وازە بکەین ئەوەی لە پێشمانە ئەوە بەڕای من ڕای شخصی من لەو کاتە حکومەتی هەرێم دەتوانی لە حکومەت بکشێتەوە کشانەوە لە حکومەت کشانەوەی کوردەکان لە حکومەت دەبێتە فەشەلهێنانی حکومەتی سوودانی کە ئەمەش زەختێکی زۆر گەورەی دووەلی و داخلی لەسەر سوودانی دروستەکە و دەبێتە کۆتای هێنان بە ئەحدی سوودانی باوەڕ ناکەم سوودانی بتوانێت بیاوێتن ئەو خەتەریاتە وەربگرێتن ئەوە یەک لە ڕێگاکانە ڕێکارەکانی دووەم ئێمە وەکو ئەندام پەرلەمانەکانی کوتلە کوردیەکان لە ناو پەرلەماندا فشارێکی زۆر بێخینە سەر کوتلەکانی تر و سەر حکومەت لە ڕێی ئەو دەستەڵاتانەی کە ئێمە وەکو ئەندام پەرلەمان هەمانە ئەو دوو ڕێکارە ئێستا لە پەرچاوە ئەم ڕێکارانەش دوای کۆبوونەوەکان و قیادەی پارتی دیموکراتی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان و قیادەکانی تری کوتلە کوردیەکانەوانەی کە دوێنێ لە کۆبوونەوە بەشدار بوون دەتواندرێتن قەرارێکی وازەح و بەرچاو بدرێتن. باش کاگەمان تۆ پاڵپشتی دەستوریت هەیە بڕیاری دادگای فیدرالیت هەیە بۆی کە موچەت بۆ بێ باشە حکومەت بۆ پشت بەمانە نابەسی حکومەتی عێراق بۆچی حکومەتی عێراق گوێ لەمە ناگرێ بۆچی حکومەتی عێراق ینی هەم دەستور پێشێلەکە و حساب بۆ بڕیاری دادگای فیدرالیش داکە سەبارەت بە موچە بۆچی و چۆن ئەتوانێت پرسیارەکەوەیە چۆن ئەتوانێت ئەوە بکە دووبارە دەکەمەوە ینی زخوتاتی سیاسی دووەلی هەیە ئێستا لێرە هەندێشت هەیە لەوانەیە نەتواندرێ بگوترێت چونکە وازح نابێتن بە زغوتاتی سیاسی هەیە ئێمە هەمووان دەزانین عێراق دەوڵەتێکە کە زۆر دەستی تێدایە لە زۆر لایەنەڕە زەختی لێ دەکرێتن کە بە پێی خواست و ویستی ئەو دەستانە ڕێکارەکان بەڕێوە بچێتن ئەوەی کە ناکرێ ئەوەی ئێمە دەتوانین بیکەین ئەو یەک دوو خاڵە بوو کە پێم وتی لە ناحەی دەستوریشەوەی ئێمە دەتوانین بکەین کە دەست بین بۆ محکمەی اتحادی یانیش بۆ محکمەکانی دووەلی کە بتوانین حەقی خۆمان لە حکومەتی فیدرالی عێراق وەربگرین. بەڕێز سامان جەرکی ئەندامی پەرلەمانی عێراق سوپاس بامەدەبوونی بەڕێستان لە بەغداوە لەگەڵمان بخێر بێن.